ناڕەزایەتیەکانی خەڵکی ئیسرائیل دژی ناتەنیاهۆ دەگاتە لووتکە. داوای ڕێکەوتن لەگەڵ حەماس و ئازادکردنی دیلەکان دەکرێت. ئەمڕۆ مانگرتنی گشتی لە ئیسرائیل چووە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش وەک هاوسۆزیەک بۆ بنەماڵەی دیلەکانی ئیسرائیل کە لە غەزە بەدیل گیراون و هەر ناوەناوەش ئیسرائیل گەڕانەوەی ژمارەیەک دیلی خۆی بە کوژراوی ڕادەگەێنێت. ئەمەش کە سوکاری دیلەکانی نیگەران کردووە. دوێنێ فیدراسیۆنی سەندیکاکانی کرێکارانی ئیسرائیل ڕێخستنی مانگرتنی هەمەلایەنەی لە سەرجەم دامەزراوە ئابوووریەکانی ئیسرائیل ڕاگەیان و ئەمڕۆ بەیانی کەوتە بواری جێبەجێکردنەوە کە قوتابخانە و زانکۆ و کەرتی ئابووری و فڕۆکەخانەی بنگوێرن و لاخۆ دەگرێت. ئەمەش وەک هاوسۆزی لەگەڵ بنەماڵەی دیلەکانی ئیسرائیل کە لە غەزە بەدیل گیراون. ئەوە لە کاتێکدایە بەر لە 2 ڕۆژ سوپای ئیسرائیل گەڕانەوەی تەرمی 6 دیلی خۆیان لە غەزە ڕاگەیان کە ئەمەش کە سوکاری دیلەکانی نیگەران کرد کە هەمیشە ناتەنیاهۆ حکوومەتەکەی کێشە بۆ ئاگربەز دروست دەکات. هاوکات ڕۆژنامەی واشنتۆن پۆست لە زاری بەرپرسانی ئەمریکاوە ڕایگەیاندووە کە واشنتۆن بەنیازە لە چەند هەفتەی داهاتوودا پێشنیاری ڕێکەوتنی کۆتایی پێشکەشی لایەنەکان بکات. ئاماژەی بەوەش کردووە واشنتۆن ڕاوێژ لەگەڵ دەوحە و قاهیرە دەکات سەبارەت بە تایبەتمەندیەکانی ڕێکەوتنی کۆتایی ئاگربەست.